سڵاتان لەبێت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی مێژووی کۆمەڵەوە هاتوومەتەوە خزمەتان. ئازیزان، ڕۆژی جومعە 28 گەلاوێژ ڕۆژێکی گرنگی مێژووی لە کوردستانە. 28 گەلاوێژ ئەو ڕۆژەیەکە کوردستان لەگەڵ هێرشێکی بەربڵاوی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی کۆماری ئیسلامی بەرەوڕووبەوە و لە بەرامبەردا مقاومەتێکی سەرسەختانە و کەمێنە ڕوویدا. لە بەرنامەی ئێمە و بینەرانی هەفتەیەدا هاوکارم ڕێزان گفتوگویەکی لەگەڵ هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە لەسەر ئەم تەوەرە پێکهێنا. منیش بە پێویستم زانی لە بەرنامەی مێژووی ئەم هەفتەیەدا ئەم گفتوگویە بڵاو بکەمەوە. سەرنجتانی بۆ بینینە ڕادەکێشم. هاوڕێ حەسەن بەخێر بن بۆ بەرنامەی ئێمە و بینەران. زۆر سپاس، سڵام هەیە بۆ ئێوە هاوکارانتان و بینەرانی ئەم بەرنامەیە. هاوڕێ حەسەن، هەروە خۆتان دەزانن ئێمە بەرەو پێشوازی 28 گەلاوێژ ساڵیادی هێرشکردنە سەر بە فەرمانی خومێنی بۆ سەر کوردستانی. دیارە دوای ئەو هێرشە مقاومەتێکی بەرینی خەڵک و پێشمەرگە دەستی پێکرد. ئێستا پرسیارەکەمەوەی لە ئێوە کە هۆکاری ئەم هێرشکردنە سەر کوردستان چی بوو؟ ئەوەی کە لە زمانی جمهوری ئیسلامیەوە بێت، هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕایەوە کە خومێنی ڕایگەیان کۆمەڵەیەک ژنی مسلمان لە مزگەوتی جامعەی سنە دەست بەسەر کراون و بچن ئەوانە ڕزگارکەن. طبعاً خۆوە شاید حاڵەکانی ئەوە نەک بە نەفەرێک و 220 و بە سەدان کەس و بە هەزاران کەس لە شاری سنەدا بەخۆشیەوە لە قەیدی حیاتان لە ڕەهبەرانی ئەو شارە بوون، لەو بزوتنەوەدا بەشدار بوون و دەزانرا کە ئەمە درۆیەکە کە خومێنی دەیکات بۆ ئەوەی کە تەوجیهی ئەو فەرمانە جنایەتکارانەی کە داویەتی بیکە. ئەوە تاوجێگایی بە حکوومەت دەگەڕاوە، لەواقعدا تەوجیهی ئەو پەلامارە ئەوە بوو. تاوجێگایی بە بازم بە حکوومەت دەگەڕێتەوە هەموو کەس دەبیرێتی. ئێستا کوێ مانگ و شتێک لە سەرکەوتنی ڕاپەڕینی خەڵکی ئێران تێپەر نەبوو، 40 ڕۆژ بوو کە پەلاماریان هێنا سەر شاری سنە و شەڕێکی خوێناویان بەسەر خەڵکی شاری سنەیە تحمیل کرد و چەندین تێکۆشەری بەناوبانگ لەو جەرایانەدا گیانیان بەخت کرد. یعنی هاتنی خومێنی و جمهوری ئیسلامی بۆ سەردەسەڵاتی سیاسی لە واقعدا بە دژایەتیکردن لەگەڵ خەڵکی کوردستان، لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان، لەگەڵ خەڵکی ناڕازی لە سەرتاسەری ئێرانە دەستی پێکرد. ئەوە تاریخی جمهوری ئیسلامیە لە واقعدا. لە لایەکی دیکەوە ئەوە بوو کە خەڵکی کوردستان هەر لە ڕۆژی ئەوەڵی هاتنە سەرکاری جمهوری ئیسلامیەوە باوەڕیان بەم حکوومەتە نەبوو. جیا لە هۆکاری خەباتکارانە و خەباتی چینایەتی و ئەوە کە لە هەموو ئێرانە دژ بە ئەو سیستمە و دژ بۆ دەسەڵاتە تازەیە بوو، بەڵام لە کوردستانە لەلایەکەوە بوونی ستەمی نەتەوایەتی بوو کە هەر لە ڕۆژەکانی ئەوەڵەوە معلوم بوو کە جمهوری ئیسلامی جوابێکی بۆی نییە. لەلایەکی دیکەوە یاسا و ڕێسایەکی ئاینیش بوو و ئەو بەشە لە خەڵکی کوردستان کە باوەڕیان بە ئاین هەیە معلوم بوو کە ئەوە لەگەڵ ئاینی شیعە نایەنەوە. بەشێکی زۆری ئەو خەڵکە سکۆلارن، کۆمۆنیست بوون، ئازادی خواز بوون، ئەوەیش هەر لەگەڵ ڕژیمێکی ئاینی و ئیسلامی نەداهاتەوە.
ئەوەش بە خۆی هۆکارێک بوو لەو فاسڵەیەدا ئەگەر ئێمە چاو لە ناوخۆی کوردستان بکەین لە ناوخۆی کوردستانە خۆبەڕێوەبەرایەتیەکی جەماوەری لە کوردستان لە ئارادا بوو شوراکان دروست ببوون یەکێتی جوتیاران دروست ببوو جەمعیەتەکان دروست ببوون کوردستان تاقە زیندانێکی سیاسی تێدا نەبوو بە دەگمەن اعتیاد لە ناو کوردستانە دەست دەکەوت گۆڤار و ڕۆژنامە و چاپەمەنی و ئازادی ڕادەربڕینی بە تاک و بە کۆمەڵ لەو کۆمەڵگایەدا بەربەرینی وجودی بوو ئەوە لە کاتێکدا بوو کە جمهوری ئیسلامی وردە وردە خەریب و سەنگەرەکانی دیفاع لە ڕاپەڕینی وەردەگرتەوە بزوتنەوەی ناڕەزایەتی لە تورکمەن سەحرا پەلامار درا بۆ سەری بزوتنەوەی کرێکاری شەڵاڵی خوێن کرابوو دانیشگاکان حملە کرا بۆ سەریان ڕۆژنامەکان خەریک بوودا دەخران و دەنگێکی یەکدەنگی لە کۆمەلگای ئێراندا کە تەنیا دەنگی ئیسلامیەکانە ئەوە خەریک بوو زاڵ دەبوو پەلامارێکی بەرین کرا بۆ سەر ژنان و فەرهەنگی ئاینی و پیاوسالار هاتبوو بە یارمەتی پیاوانەوە کە نیوەی کۆمەلگا بنێرنەوە پشتی سەحنەی سیاست و ئوموراتی ئیجتیماعی و ئیداری و پیاوانی کۆنەپەرست پشتیوانیان لەمانە دەکرد و بە یەک مەعنا بەشێک لەو سەنگەرانەی کە متحدی جنبشی کوردستان بوون ئەو سەنگەرانە یا پاشەکشەیان پێکرابوو یا فەتح کرابوون لەلایەن جمهوری ئیسلامیەوە و ئەمە بزوتنەوەی کوردستانی بە معنای بە تاکست بووەوە ئەوەی کە پێی دەکترا قەلبی تەپەندەی ئینقلابی ئیران ئەوە کوردستان بوو قەلبێک لێی دەدا بەڵام ئەو قەلبانەی تری کە هاوکار لەگەڵ ئەو لێیان دەدا ئەمانە دانە خەریک بوو لە لێدانەکەوتن یا ئاخرین ترپەکانی دڵیان داهات ئەمە جنبشی کوردستانی بۆ معنا بە تاکست بووە بەڵام هەروەکو عەرزم کردی لێرە بە تایبەت ئەو بەشەی کە بە نەخشی کۆمەڵە دەگەڕایەوە بە نەخشی چەپەکان ڕاستە کۆمەڵە جەریانێکی کەم ئەزمون بوو جەریانێکی تازە پا بوو تازە هاتبووە سەحنەی سیاسی کوردستانەوە بەڵام محوەری کۆکردنەوەی کۆمۆنیستەکان بوو لە جنبشی کوردستانە ئەوانەی کە تەنانەت لەباری ڕێکخراوەیشەوە لەگەڵ کۆمەڵە نەبوون لەژێر هێژمونی کۆمەڵەدا خەریب و کاریان دەکرد و چالاکییان دەکرد و خەباتی سیاسیان دەبردە پێشەوە جەمعیەتەکان محلی کۆبوونەوەی کەسان و تەنانەت مەیلی جیاوازیش بوو بەڵام چەپ بوون ئازادی خواز بوون لەگەڵ بەرەی ڕاستی ئەو کۆمەلگایە داهاتنەوە لەگەڵ لایەنی ئاینی ئەو کۆمەلگایە بربەرەکانەیان بوو هەمووی ئەمانە ببوو بە هۆکاری ئەوەی کە لە واقعدا کوردستان ببوو بە چەقڵی چاوی جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی وحشەتی بوو شخصی خومەینی پێی وترا بوو تەوجیه کرابوو هەر لە یەکەم ڕۆژی پەلامار بۆ سەر شاری سنە کە بە نەورۆزی خوێناوی ناسرا و هەموو ڕەهبەرانی جمهوری ئیسلامی لە تاڵەقانیەوە لە باقی بەرپرسەکانیان بەرپرسای ئەو کاتی حکوومەتی چ بەرپرسای ئاینی هەمویان هاتنە کوردستان و لیان حاڵی بوو کە ئەم خەڵکە تەسلیم نابێ مەقاومەت دەکا بۆ یەکانێ ئەو بڕیارە هەم بڕیارێکی سیاسی بوو هەم بڕیارێکی ئاینی بوو و خومێنیش ئەو نەقشیان پێدا بوو فەرماندەی کولی هێزەکانە ڕەهبەری ئاینیە فتوا دەدا بڕیار دەدا فتوای جیهاد لە بەڵگەیەک لە قورئانەوە وەریان گرت بوو جیهاد لە عەلەی کافر یعنی خەڵکی کوردستانیان بە کافر ناسان بۆیە بەهۆی ئەو هۆکارە ناوخۆیانە و بەهۆی ئەو هۆکارە دەرەکیانە و بەهۆی ئەوەی کە جمهوری ئیسلامی دەترسا ئەم ئاگرەی کە لە کوردستانە بەڵێسەدارە جارێکی دیکە پریشکەکانی بەهاوێژێت بۆ دەوروبەر بۆ شوێنەکانی دیکە و هێزە ئازادی خوازەکان ئێرە ببێ بە سەنگەرێک ببێ بە سەنگەرێکی مەقاومەت و باقی سەنگەرەکانی دیکە دووبارە فەتحکەنەوە هەر بۆ یەکانێ خومەینی بڕیاری جیهادیدا ئێوە گەر چاوری بکەن لە تەمەنی خومەینیدا ئیتر بڕیاری جیهاد لە هیچ شوێکی دیکە نەدراوە نە لە دژی خەڵکەکانی تر دراوە نە لە دژی بزوتنەوەی ژنان کرێکاری چیچ بە ناوی جیهاد ئەوەی کە لێرە دراوە ئەو لەشکرە زۆر و زەبەندە ئیسلامی ڕژان بەسەر ئێرەدا بەپێی ئەو فتووا کۆنەپەرستانە ئاینیە سیاسیە بوو و بە باوەڕی من هۆکارەکەی دەگەڕاتەوە بۆ ئەو هەلو مەرجە ناوخۆی و تایبەتیە کە چ بزوتنەوەی کوردستان لە ناوخۆدا بووی چ لە ئاستینشە پێشگەلەوە لە بیرمان نەچێت کە خەڵکی کوردستان لە 12 فەروەردینە لە ڕێفراندۆمی ئاونای جمهوری ئیسلامیە بە جمهوری ئیسلامی ود نا ئەمە گرەیەکی زۆر قرس بوو لەسەر دڵی خومەینی و ئەو گرەیە فقط بەو فەرمانی جیهادە دەیتوانی جمهوری ئیسلامی ئارام کاتەوە هاوڕێ حەسەن مقاومەتی خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگە دوای 3 مانگ ببورن سەرکەوتنی بەدەستێنا ئێستا پرسیارەکەم لێوە ئەوەیە کە ئەم سەرکەوتنە ڕیشەی ئەم چ کۆمەڵایەتی بێ چە سیاسی ڕیشەی ئەم سەرکەوتنە لە چیا دەبینە
ئەوەی ڕاستی بێت خەباتی خەڵکی کوردستان خەباتێکی مەدەنی بوو. ئێمە بە خەباتێکی مەدەنی بە خەباتێکی تەنانەت چەکیش کە دەستی بۆ برا و پادگانەکان پادگانی مەهاباد پادگانی سەردەشت بەشێ لە پازگاکان ئەوانە کە چەکران فقط وە فقط بۆ پاراستنی ئەمنیەتی خەڵکی کوردستان بوو. ینی ئێوە چاو لەو کاتە بکەن گۆڤارەکان ڕاگەیاندن قەڵەمی ئازاد دوای ئەوە شوراکان لە ئاستی شارەکاندا بنکەکان ناوەندهای خۆبەڕێوەبەری دموکراتیک لە سەرتاسەری کوردستانە دروست ببوو. پس کەوایە خەباتی ئێمە خەباتێکی مەدەنی جەماوەری بە بەشداری ژنان بە بەشداری لاوان بە بەشداری چین و توێژە جۆرا و جۆرەکانی ئەو کۆمەڵگایە بوو. ڕاست و چەپی ئەو کۆمەڵگایە لە حاڵی ململانێدا بوون. حزبی دموکرات بوو جەرەیانێکی بە ئەزمموی سی و چەند ساڵ بوو کە لە سەحنەی سیاسی کوردستانە حزوری بوو لە 1324 کۆماری مەهابادی دروست کرد بوو. ئەزمموی کادری قەدیمیتری بوو لە کۆمەڵە، بەڵام کۆمەڵە هێزێکی نوێخواز بوو، هێزێکی تازەگەرا بوو. ئەم هێزە لە ماوەیەکی کورتە بە حکمی ئەوەی کە توانی جوابی ویست و داوخوازەکانی خەڵکی کوردستان لە بواری جۆرا و جۆردا بداتەوە توانی بێ ئەو جێگە و پێگەیە پەیداکە. زۆر جار دەوترێت ئەوە تەنها مەسئلەی ملی بوو ئەوەی کرد. بە باوەڕی من ئەوە تەفسیرێکی دروست نییە، نە لە کۆمەڵە نە لە جۆمشی کوردستان. ئەوەی کە کۆمەڵی کرد بەو جەرەیانە لە ڕاستیدا دەستبردن بۆ خودی ڕیشەی ڕووداوەکان بوو. مەسەلەن لە بەرابەری جەرەیانی ئاینی وەکو مفتیزادەدا ڕاوەستە. ئەم جەرەیانە لە ڕۆژی ئەوڵەوە حولی دەدا کە جۆمشی کوردستان بەرەو هەڵدێرێک بەرێکە بیخاتە داوێنی جمهوری ئیسلامی لە بەرابەریدا ڕاوەستە. لە بەرابەری سوپای کۆنە پارێزی ڕزگاریدا کە دەوڵەتی بەعس دروستی کردبوو و دەیانویست نەوعێک دەسەڵاتێکی ئاینی سنی لە کوردستانە بەڕێوەبەرن لە بەرابەری ئەوانەدا ڕاوەستە. و هەروەها شوراکان مەجمەعهای گشتی خەڵک خۆی بە خاوەنی ئەو حرەکەتە دەزانی. ئەوە یەکێ لەو تایبەتمەندیانە بوو کە لە جۆمشی کوردستان نبوو و لە پەنای ئەوەشدا دەستبردن بۆ چەک و دیفاعێکی مەشروع ئەوەی کە ئێستش خەڵکی کوردستان دیفاعی لەکە لە واقعدا خەباتی چەکداری شکلێک لە خەباتی یەک بوو کە بە معنایەک لە درێژەی خەباتی مەدەنیدا بوو، بۆ پاراستنی خەباتی مەدەنی بوو، بۆ بەرگری بوو، بۆ هێرش نەبوو. لە هیچ جێگایەکە نبینی کە نە کۆمەڵە نە دیموکرات نە چریک نە پەیکار کە ئەو کاتە بوون هیچ کام لەلایەنەکان خۆ پەلاماریان نەبردە سەردەرەوەی کوردستان و مەسەلەن لەشکرکێشیکەن بۆ فڵان ئوستانی دیکە. مەقاومەت کرا، دیفاع کرا لە دەستکەوتەکان و لە بەرژەوەندەکان و لەو دەستاوردانەی کە بەدەست هاتبوو. بنابەرئین تەنانەت خەباتی چەکداریەکەش لە خزمەتی خەباتە مەدەنیەکەیە بوو، لە خزمەتی پاراستنێکی ڕەوادا بوو کە ئەو خەڵکە بوویان لە دڵی ئەو وەزیەتەدا بەدوای ئەوەدا کە جمهوری ئیسلامی ئەو پەلامارەی دەست پێ کرد. یەک دەورە ئێمە دەبینین کە خەباتی چەکداری دەچێتە سەرەوەی هەموو سەحنەکانی مبارزە. مەسەلەن شەڕی سێ مانگە دوای ئەوەی کە ئەو خەباتە مەدەنیە لە کوردستانیشە گەشەی کردبوو لە هەموو جێگایەکە نەهاتهای دیموکراتیک دروست بوون و خومینی ئەو فەرمانەیدا بۆ بربەستکردنی ئەوانە لە توولی سێ مانگدا شەڕێکی سێ مانگە دەستی پێ کرد. لە دڵی ئەم شەڕی سێ مانگەدا لە واقعدا تەلفیقێکی دروست، تەلفیقێکی ئەوەی کە ئێمە دواتر فۆرمولەمان کرد کە جنبشی کوردستان لەسەر سێ کۆڵەکە ڕاوەستاوە: خەباتی جەماوەری، خەباتی کرێکاری و خەباتی چەکداری. ئەم سیانە ئەگەر لە کات و ساتی خۆیدا یەکتری تەکمیلکەن، یەکتری بەهێزکەن، ئەتوانێت بەرەو پاکردنەوەی کوردستان لە جمهوری ئیسلامی بڕوە. پاکردنەوەی کوردستان لە جمهوری ئیسلامی معنای سەرنگونی نییە. ئێمە بارها وتومانە کە ئەو بارە قورسە نابێ بخرێتە سەرشانی جنبشی کوردستان. جنبشی کوردستان بە تەنیا جمهوری ئیسلامی پێ ناڕوخێ و ناتوانێت دوێنێشمی سەرنگونی لە کوردستانەوە بێ. بەڵام ممکنە شرایطێک بێتە پێشەوە هەروەکو ساڵی 58 تاکوونێ بەشێک لە 59 بۆ جمهوری ئیسلامی لە هەموو شوێنەکانی ئێران مسەلەت بوو، بەڵام بەشێکی زۆر لە کوردستان ئازاد بوو. ئەوە ممکنە لە داهاتووشدا دووبارە ئەو وەزیەتە تێکرار بێتەوە. بنابەرئین تێک هەڵکێشانی خەباتی جەماوەری لەگەڵ خەباتی چەکداری لە ئەرزی ئەو سێ مانگەدا کە دوایی بە جامە زەهرە بەناو بانگەکەی خومینی ناودێرکراوە یەکەم جامی زەهری لە دەست خەڵکی شۆڕەژێری کوردستان و خەباتی یەکگرتوانەی ئەم خەڵکە خوارد بوو بە دانیشتن و وتوێژێکە هەرو کاتە کۆمەڵە وتی ئەمە بۆ جمهوری ئیسلامی کاتکڕینە،
بەڵام بەداخەوە لایەنی متەوهم و لایەنی ڕاڕا مەجالیدا بۆی کە جمهوری ئیسلامی لێو هەلومەرجە ئیسفادە بکات پادگانەکانی پڕکاتەوە هێز کۆکاتەوە و ببێ بە باعثی ئەوەی کە لە مەوقعیەتێکی بەرتەرەوە جارێکی دیکە ئەو شەڕە بەسەر کوردستانە تەحمیل بکە بۆ یەکانێ تێک هەڵپێکان یا ئەوەی بە فارسی پێ دەکرێت تەلفیقی دروست و بەجێی خەباتی چەکداری و خەباتی جەماوەری لە ناوخۆی کوردستانە بە باوەڕی من ئەو خاڵە گرینگە بوو کە نیشانیدا و لە داهاتوشدا ئەوە دەتوانێت دووبارە دووپات بێتەوە دووبارە تێکرار بێتەوە ئەو خاڵە وەرچەرخانە بوو کە لە شەڕی سێمانگەدا دروست بوو ئەمن لە بیرمە وەختێکە مەسەلەن دارساوێن ئەو هێزەی جمهوری ئیسلامی تێک دەشکە لە شارەکانە ڕۆژانە دەنگی درۆشم و دەنگی تەزاورات و دەنگی خۆپیشاندان و دەنگی ناڕزایەتی بەرز بوو زۆر جار شەوانە پێشمەرگە داهاتەوە شارێ مە لە شارە ئەو دەم هەڵسوراوی کۆمەڵە بووین کارمانە کرد بە حکمی ئەو تێکەڵاویە لە خەباتی چەکداری و خەباتی مەدەنی لە ناو کۆمەلگای کوردستانە شەوانە شار بەدەست پێشمەرگە و بە ڕۆژە پاسار داهاتن مانوریان دەدا بەڵام لە پەنای ئەوەدا لەبەر دەرگای مەسەلەن خودی سوپای پاسداران لە شاری سەقز ڕۆژانە تەزاورات بوو داخوازەکان مەترەحە بوو بەرپرسی هەیئەتی نوێنەرایەتی جمهوری ئیسلامی کە دارویشی فروهەر بوو هات لە سەقز ئێمە سێدانە گەنجی تازە دیپلۆممان وەرگرت بوو لەگەڵی دانیشتنی و توێژمان کرد ئەوە بە ئەتباری چی بوو بە ئەتباری ئەو تەلفیقی ئەو دوو جومبشە بوو بە ئەتباری ئەو بزوتنەوە کۆمەڵایەتی خیابانیە بوو کە لە شەقامەکانی سەقزە فروهەر نەیدەتوانی ئێمە قبول نەکە ئەو کابرایەکی بە تەمەنی 40 ساڵەی مجەڕەبی لە بواری کاری ئەمە مەجموع چەند نەفەر گەنجی کەم تەجروبە بەڵام کۆمەڵە داخوازمان پێ تەحمیل کرد ئەس جملە مجموعەیەک لە دیپلۆمەکان فوق دیپلۆمەکاندا مەزران لە کارە ئەوە هەیە خۆ تێکۆشەرانەی کە ماون و لەو دانیشتنەشا بووین لە ئاموزش و پەروەرشی سەقز لە بیریانە ئەوە حاصلی چی بوو خۆ حاصلی جەسارەتی سێدانە گەنجی خوێنگەرم و دڵپڕلەقینی ئەو کاتە نەبوو حاصلی ئەو خەباتە جەماوەریە بوو کە لە خیابانە بەر دەرگای ئاموزش و پەروەرشی گرتبووە فروهەر نەیدەتوانێت خۆی لێ ببوێرێ بنابەرئین تەلفیقی دروستی ئەو دوو جومبشەوە ئەوەی کە ئێستەش دەڵێن دەبێ خەباتی چەکداری بزانی بەکاری بێنی خەباتی چەکداری ئەگەر بە هەڵە بەکاری بێنی شمشێرێکە ئەو شمشێرە دووسەرە ئەتوانێت هەم سەری خۆت پەڕێنێ هەم سەری دوژمنەکەت پەڕێنێ ئێمە دەبێت دژی دوژمنەکەمان بەکاری بەرین نەک دوژمنەکەمان لە دژی خۆمان بەکاری بەری بۆ یەکانێت تەلفیقی ئەو دوو بوارە لە خەبات هەم لە دەرەوە کە شرایەتەکەی ڕەخسا بوو هێزی پێشمەرگە پەلاماری دەهێنا هاتبووە ناوچەکان و هەم خەباتێکی جەماوەریش لە شارەکانە لە ئارادا بوو ئەوانە خومینی ناچار کرد بڕیاری جیهادەکەی وەربگرێتەوە و جامە زەهرە بەناوبانگەکەی بخوا و هێزی پێشمەرگە بە سەرکەوتوی بێتەوە شارەکان و فەزایەکی دیکە لە شور و شەوق دەستی پێکرد کە بەداخەوە زۆر بەردەوام نەبوو لە بەهاری ساڵی 59دا دووبارە جارێکیکە لەلایەن جمهوری ئیسلامیەوە خۆی تەیار کردەوە و پێشبینیەکەی کۆمەڵە دروست دا و دەرهات و پەلامباری هێناوە سەر کوردستان و ئەو ئیدامەی ئەو وەزیەتانەی کە دووبارە بینیمان هاتەوە پێشەوە هاوڕێ حەسەن نزیک بە 40 ساڵ خەبات و مقاومەتی خەڵکی کوردستان بە دڵنیایە دەستکەوتگەلێکی بووە ئیسا ئەو دەستکەوتانە چین بەڕێی ئێوە کە زۆر بەرچاون و ئەتوانین وەک دەرس و ئەزمونێک بۆ داهاتوو خەڵکی من پێم وابێ یەکێ لە گەورەترین دەستکەوتەکانی ئەم 43 ساڵەی ئێمە تەسلیم نەبوونە تەسلیم نەبوون لە هەر حرەکەتێکە لە هەر مبارزەیەکی بەرحەقدا لە هەر شرایەتێکدا کە تعڕز دەکرێتە سەرت ئەوە بۆ خۆی دەستکەوتە تا ئێستا ممکنە تۆ لەو مەقاومەتێش کە دەیکەی سەر نەکەوی ممکنە ناچار بە پاشەکشێبی ممکنە ناچار بە ئیمتیازدان بی ممکنە هەمووی ئەوانە بێتە پێشەوە بەڵام نەفسی مەقاومەت ڕۆحی بربەرەکانی ڕۆحی شۆڕژگێڕی لە بەرابەر دوژمنێکە کە بڕیاری جیهادی لە عەلەیه داوە و تۆ پەرچەمی ڕاوەستانت بەرز کردووەتەوە بە باوەڕی من ئەوە گەورەترین دەستکەوتێ بوو کە ئێمە لە توولی ئەو چەند ساڵەدا بەدەستمان هێنا ئەو مەقاومەتە بوو بە باعسی ئەوەی کە خومینی پاشەکشەی کرد جامە زەهرەکەی خواردەوە و وتی برادرانی کوردی ما و خۆلەسە ئەوان فریوەکانی بەجێگای خۆی کە ئێمە دەزانین ئەوان ئەو کارانەیان کردوە عەرزیشم کردن کە لایەنی متەوەهم امتیازی پێدان ئیمکانی بۆ سازکردن و بە ناوی ڕەهبەری کەبیری ئینقلاب لە قاویاندا بەڵام دەرهەرحاڵ ئەو بربەرەکانەیە ئەو تەسلیم نەبوونە ئەوە دەستکەوتێک بوو کە ئەو جنبشە بەدەستی هێنا ئێمە بە خەباتی مەدەنی دەستمان پێکرد ئەو خەباتی مەدەنیەی کە ئەمڕۆکە لە کوردستانە دەیبینین
و خەریکە بڵێسە دەسێنێ و کۆمەڵێک لە ڕاهبەران فعالینی لەناو جنبشی کرێکاریە، لەناو جنبشی ژنانە، لەناو جنبشی معلمانە، لەناو ژینگە پارێزانە، لەناو تەرەفدارانی منداڵانە، لە هەمووی ئەوانە پەروەردە کردووە محسوولی ئەو بزوتنەوە مەقاومەت و بزوتنەوەی مەدەنیەیەکە لە کوردستانە و بەڕاستیش کۆمەڵە پەرچەمداری بوو. ئەمە تەعەسوبێکی سازمانی و حیزبی نییە. هەمووی ئەو بوارانەی کە پێشتریش ئاماژەمان پێکرد لە هەمووی ئەمانەدا کۆمەڵە ڕەچەشکێن بوو. بۆیە بە باوەڕی من دەستکەوتی خەباتی مەدەنی یەکێکی کە لەو دەستکەوتانە بوو کە ئێمە بەدەستمان هێنا و ئەمڕۆکە خەریکە لە کوردستانە دەبینین لە حاڵی پەرەسەندن و لە حاڵی گەشەکردندایە. خەباتی چەکداری بۆ خۆی بە باوەڕی من یەکێکی کە لەو دەستکەوتانە بوو. تەسلیم نەبووین. دەستکەوتی ئەو خەباتی ئەوە تەماشا بکەن لە شەڕی ئێران و عێراقا چەندها هەزار جوانی کەم ئەزمموی ئاگادار نەبوو لە دنیا دەیان خستنە ناو ماشێنەکانی سپای پاسداران و ئەرتەشەوە دەیان بردن لە بەرەکانی شەڕا دەیان کردن بەسەر مەیدانەکانی مینا و لە بینیان دەبردن. چەندها هەزار نەفەر لەو لاوانەیان برد لە قەتڵگاکانی شەڕی کۆنەپەرستانی ئێران و عێراقا بە کوشتیاندان. بە دلیلی ئەوەی کە لێرە خەباتێکی چەکداریش لە ئارادا بوو، جەمهوری ئیسلامی نەیدەوێرە حتا بەڕاحەتی شەڕ نەهاتە کوردستان. ئەوەی حەڵەبجەی لێ دەرکێ کە لە ڕۆژەکانی ئاخری شەڕا و بە هاوکاری بەرەی کوردستانی و ئەوانەکرا خۆ شەڕی ئێران و عێراق لە کوردستانە نەبوو. بۆمباران دەکرا، سنەیان بۆمباران کرد، جنایەتی کرد، دەوڵەتی بەعسبانەیان بۆمباران کرد، سەردەشت بۆمبارانی شیمیایی کرا. ئەوانە بەشێک لەو جنایەتانە بوون کە لە مێژوو لەبیر ناچێتەوە. بەڵام خودی خەباتی چەکداری گیانی بە هەزاران و دەیان هەزار لاوی کوردستانی پاراست. هەر ئەو خەباتە بوو بە باعسی ئەوەی هەر ئێستا لە دەرەوە بە هەزاران جوان کە لە خەباتی چەکداریە بوون، ئەمڕۆکە مامۆستای زانکۆن، ئەمڕۆکە نووسەرن، ئەمڕۆکە سینەماکارن، ئەمڕۆکە شاعرن، ئەدیبن، کەسانێکی خۆشناون لە دەرەوە لە کۆمەڵگای ئەو خەڵکەی کە چوونەتە دەرەوە تەبعید بوون بە زۆر بارحاڵ لە شوێنی زێدی خۆیان هەڵکەندراون. ئەمانە چهرەهایکی خۆشناون. ئەمە حاصلی ئەو مەقاومەت و بربەرەکانەیە کە لە دڵی ئەو مبارزەدا بە باوەڕی من دروست بوو. هەروەها دەستکەوتێکی تریشی ئەوە بوو کە ڕێکخراوبوون لە ناو جنبشی کوردستانە بوو بە سنەت. بە پێچەوانی زۆر شوێنی تری ئێران ئێستا لە کوردستانە دەڵێن کۆمەلگای کوردستان حیزبیەت یافتەیە. ئایا ئێمە پێش ساڵی 58 پێش ڕاپەڕین ئەمان توانێت ئەوەی دەعایە بکەین؟ و کۆمەڵە ئەوە نهێنی بوو کاریە کرد، چریک نهێنی بوو کاریە کرد، سازمانهای تری پەیکار و ڕەزمەندەگان و چێوچێ ئەوانە تێکۆشەرانیان بوون. حیزبی دموکرات بە نهێنی کاریە کرد، حیزبی توودە وجودی بوو. بەڵام کەس دەیتوانی بڵێ کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی حیزبیەت یافتەیە. ئەم حیزبیەتە محسوولی ئەو خەباتەیە کە لە تووری ئەو 40 ساڵەدا کردمان و کۆمەلگای کوردستان ئەوڕۆ ڕاست و چەپی خۆی دەناسێ. بێزگەلەوە فەرهەنگی چەپ، فەرهەنگی کۆمۆنیستی، فەرهەنگی ئازادی خوازانە، فەرهەنگی بەرابەری تەڵەبانە، فەرهەنگی ڕێزگرتن لە کرێکار، ڕێزگرتن لە ژن، ڕێزگرتن لە کۆڵبەر جاران وایە تەحقیر دەکراوە. بەڵام ئەوڕۆ کەسێک کە توانێت بەژنێ بڵێ پشتی چاوت بڕۆی پێوەی لە کوردستانە و هەزار کەس دەینێتە دەنگ، هەزار کۆمنت و فڵان و فیساری لەسەر نەنووسن و بزانە مەلایەک چۆن خەریکە لە مزگەوتەکان ئەگەر قسەیەک دەکات چۆن لە عەلەیهی ڕادەوەستن. فەرهەنگی جیابوونەوەی دین لە دەوڵەت بە ڕەسمیەت ناسینی ئەندێشە و بیر و باوەڕ کە ئەمانە هەمووی دەستکەوتێکە کە چەپەکان و کۆمۆنیستەکان بەدەستیان هێناوە. بە باوەڕی من ئەمانە هەمووی دەستکەوت بوون، هەمووی ئەمانە ئەو وەلەواقعدا ئەم دەستکەوتانە بەردی بناغەی دیوارێکی بەهێزە کە بۆ دوا ڕۆژی جنبشی کوردستان و بۆ بە سەرنجام گەیاندن دامان ناوە و ئەوە من دڵنیام کە لەسەر دیوارێکی محکەم حرەکەتی دوا ڕۆژیشمان دووبارە سازمانە دێنەوە. هاوڕێ حەسەن، لە جامعەی ئەمڕۆی کوردستانە کۆمەلگای کوردستانە نەقشی کۆمۆنیستەکان چە لە ڕووی نفوزی چە لە ڕووی سیاسی یا کۆمەڵایەتیەوە چۆن دەبینن یا بێت چی بکەن کە ئەو دەستکەوتانە کە خۆتان شارەتان پێکرد پارێزراون؟ کۆمۆنیزم جیا لەوەی کە لە کوردستانە هەم لەباری ڕێکخراوەییەوە ڕێکخراوی هەیە، هەم لەباری ئەتباری ئیجتماعیشەوە خۆشناوە. ئەوە وەکو زۆر جێگای تر نییە کە مەسەلەن نوقتێکە باسی کۆمۆنیستەکان کەی کۆلکەمەلایەک بێ لێرە تعبیری کۆمۆنیستت بۆ کا کۆمۆنیانی خوددا و نیستیانی نییە. ئەوە لە کوردستانە ناخوە. لە کوردستانە هەر ئینسانێک بەرابەری تەڵەب بێ، هەر ئینسانێک ئازادی خواز بێ، هەر ئینسانی تەرەفداری مافی ژن بێ، هەر ئینسانی دیفاع لە حقوقی منداڵ بکە، لە جەمعێکا دابنیشێ و قسانە بکە پێ دەڵێن ئەو کۆمۆنیستە، پێ دەڵێن ئەوە کۆمەڵەیە. ئەوە دەستکەوتە. ئەو فەرهەنگە متەرەقیەی کە ئەمڕۆکە لە کۆمەلگای کوردستانە
مەوج لێ دەدات و من دڵنیام لە ئەگەری نەبوونی جمهوری ئیسلامیدا کوردستان کۆمەلگایەکی سکۆلار دەبێت ئەوە مانایەوە نیە خەڵکی مەسهەبی تێدا نیە یا مەجای فکری مەسهەبی نادرێ یا سەرکوتەکرێن و ئەوانە مەسهەب دەبێت بە ئەمری ئازاد دەبێت بە ئەمرێکی خصوصی کەسێ پێی خۆشە بچێت مزگەوت دروست بکات بچێت نوێژ بکات تەعات بکە لەگەڵ خدای خۆی ڕازونیازی خۆی بکە ئێمەش دەچین مەدرسە و ڕێگەوبان و خزمەتگوزاریهای ئیجتماعی و خزمەتگوزاریهای بێهداشت و ئاموزش و هەمووی ئەوانە دەکەین بۆیە کانی ئەمڕۆ کە لە کۆمەلگای کوردستانە هەم حزبیەتی کۆمونیستی هەم فکری کۆمونیستی لەم کۆمەلگایەدا شتێکی واقعە شتێکی نەناسراو نییە بەڵام دەبێت ئەوەش بڵێن لە پەنای ئەوەدا کە بەداخەوە لە تووری ئەو ساڵانەدا ئینشعابات و جیابوونەوەکان و وەلەتمەیەکیش لە جەرەیانی کۆمونیستی دراوە ئەمانش بۆ خۆی بەشێک لەو خاڵی زەعفێ کە هاتووەتە پێشەوە بەڵام من تەسەورم ئەوەیە لە ڕووداوهایەکی ئیجتماعیدا کە چاوەڕوان دەکرێت لە وەزیەتی ئێران بێتە پێشەوە لە جۆش و خۆشهای داهاتوودا کە لەو کۆمەلگایدا دێتە پێشەوە ئەو کەلێنانە پڕ دەکرێتەوە دەکەونە حاشیەوە ئەوانە کەمڕەنگ دەبنەوە بۆیە کانێ لە کوردستانە مەجال بۆ فکری کۆمونیستی بۆ بیر و باوەڕی چەپ و ئازادی خواز بۆ سکۆلاریزم بۆ هەمووی بەرابەری خوازی لە ناو کۆمەلگای کوردستانە بەهێزە و ئەوە نقطە قووەتێکە کە کەماکان من پێم وابێ کوردستان ئەوەی کە پێی دەڵێن سەنگەری ئینقلابی ئێران لە دەوری داهاتووشدا دەتوانێت ئەوە بڵێ وم بەڕاستی چەند جاریکەشم وتووە من زیندووبوونی جۆمبشی کوردستان لە زیندووبوونی حرەکەتی چەپا دەبینم لە زیندووبوونی ڕەوتی سۆسیالیستی لەم کۆمەلگایەدا جا ئەم ڕەوتە چەپ و سۆسیالیستیە لە بزوتنەوەی ژنانی خۆی دەبینێ لە بزوتنەوە بۆ سکۆلاریزم خۆی دەبینێ لە بزوتنەوەی منداڵان لە خەباتی کرێکاران لە ئەوەڵی مانجیمەیەکان لە هەشتی مارسەکان و لەوانە شتی گەورەتر مثلا ئەو مانگرتنانەی کە کرا ئەوەیە کە ئەو ڕۆژانە شانزەی گەلاوێژ بوو کە زۆر فاستەمان لێ نەگرتووە ئەوە حرەکەتێک بوو کە کۆمونیستەکان فەراخانیاندا کۆمەڵەی حزبی کۆمونیست ئەو فەراخانەیدا لایەنهایەکی تریش بە ناوی کۆمەڵە دژایەتیان کرد ڕاگەیاندنیاندا لایەنێک تر بوون وتیان بە خەڵک مەچن ئەحزابی لیبراڵ و ناسیۆنالیست لە کوردستانە بۆیە کانێ ئەزموونی جەرەیانی کۆمونیستی لە کوردستانە بەهێزە ڕەوتێکی ئیجتماعیە بەڵام ئیلزامەن ئەوە هەمووی حیزبی نییە هەمووی لەگەڵ ئێمە نییە بەڵام ئەوە جێی نیگەرانی نییە لە دوا ڕۆژدا خاڵی هاوبەشمان ئەوەندە زۆرە کە ئەو خاڵە جێگای ناکۆکانە و ئەو دڵی یەک ئێشاندن و دڵی یەک ڕووشاندنانەیش ئەوانەی کە چەپ و کۆمونیزم باوەڕی من ئەوانە تەرمیم دەبێتەوە حرەکەتایەکی ئیجتماعی کە دروست بوو ئەو کاتە ئەوە کێچی بەکێوت و کێچی بەکێ نەوت ئەوە زۆر دەکەوێتە حاشیەوە مەسائلێکی زۆر عومدەتر دێنە دەستوری کارەوە و کۆمونیستەکان محکومن بەوەی ئەگەر کۆمونیست بن ئەگەر کۆمونیست بوون و باوەڕیان بەوە بێت محکومن بەوەی دەبێت هاوکاری بکەن بۆیە من لەو بابەتەوە پێم وابێ هەم لە باری ڕێکخراوی هەم لە باری جەماوەری ئەزمموی کۆمونیستەکان لە کۆمەلگای کوردستانە بەهێزە. هاوڕێ حەسەن پێناسە ئێوە لەو بزوتنەوەی چیەوە ئەوەی کە زیندووبوون و نەبوونی ئەو بزوتنەوە لە چیا دەبینن؟ من پێم وابێت پێش هەموو شتێک کۆڵنەدانی ئەم بزوتنەوەیە لەو حرەکەتانی کە عەرزم کردی ئەوە نیشانەی ئەوەیە کە بزوتنەوەی خەڵکی کوردستان زیندووە بزوتنەوەی خەڵکی کوردستان لە خەباتێکە کە مامۆستایانی کوردستان خەریکن دەکەن معەلیمەکان مەبەستمە زیندووە لە بزوتنەوەی کرێکاریەکەیدا زیندووە لە مانگرتنەکانی سێ جار مانگرتن یەکگرتووانە کە تەواوی دوکان و بازار تەحتیل کراوە و لە سابقەی لە 43 ساڵی ڕابردوودا لە هیچ گۆشەیەکی تری ئێرانە نایبینین زیندووە لە مەقاومەت و بربەرەکانەی خەباتی چەکداریدا کە ڕۆژانە بە سەدان جوان لە دەست زۆڵم و زۆری جمهوری ئیسلامی هەڵدێن دێن بۆ لایەنە سیاسیەکان هەر کەسێک هەر لایەنێک هەڵەبژێرەی خۆی دەزانێت بەڵام بزوتنەوەی چەکداری لە کوردستانە بزوتنەوەیکی واقعیە لەوانەدا زیندووە لە تەسلیم نەبوون بۆ جمهوری ئیسلامی زیندووە لەوەی کە جمهوری ئیسلامی ئەو هەموو دەم و دەستگا تەبلیغاتی لە دژی خەڵکی کوردستان وەڕێخستووە لەوەی کە 4 دانە گەنج بۆ حرەکەتێکی ئێستا هەر ڕخنێکیمان لی هەیە کە هەیە لی کە هەمانە بەڵام ئەو هەموو تەبلیغاتی پێوە دەکا ئەو هەموو تەسویری سازیە کە لە دژی جنبشی کوردستان دەیکا و دەیەوێت بە چه شکلێک بە ئەفکاری عمومی ئێرانی نیشاندا وحشەت لەو بزوتنەوەیە ئەوە خۆی زیندووبوون ئەو جنبشەمان پێ نیشان دەدا بنابەرین وهروەها لە حزبیەت بوونی ئەو جامعەیەدا لە بوونی ئەحزابی ڕاست و چەپیدا لەوەی کە لە ئەگەرێکی دوا ڕۆژدا هەروکو عەرزم کردی کۆمونیستەکان ئەلتەرناتیون
کۆمونیستەکان کەس ناتوانێت حەزفیان کە کەس ناتوانێت نادیدەیان بگرێ لە هەمووی ئەوانەدا ئەوە زیندووبوونی ئەو جنبشەمان پێنیشان دەدا. جاری وا هەیە تۆ لە زمانی دوژمنەکەتەوە دەبێت خۆت بناسی، لە زمانی نارەکانتەوە دەبێت خۆت بناسی. ئەو ئیمکاناتەی کە جمهوری ئیسلامی سەرفی کوردستانی دەکات، ئەو هەموو هەڕەشە و ڕەشانە، ئەو هەموو نیگەرانیە، ئەو هەموو ترۆرانەی کە لە ساڵانی ڕابردوودا لە ڕەهبەران و لە کادر و لە پێشمەرگەی ئەم حیزب و ئەو حیزب کردوێتی لە دژی جنبشی کوردستان، لە فتوای قەتڵ عامی خەڵکی کوردستان، هەمووی ئەوانە نیشانی دەدات کە جنبشی کوردستان زیندووە و ئەم جنبشە بە باوەڕی من بە هێمەتی ئەو بە تایبەت ئەو دەورە نەسڵێکی تازە خەریکە پێئەگا، نەسڵێک لە ڕێبەرانێکی تازەی گەنج، لاو، ژن، جوان، معلم، کرێکار، ئەمانە زیندووبوونی ئەو جنبشەمان پێنیشان دەدا. وەلام وایە بەهێزبوونی ئەو بوارانەی خەبات کە ئیشارەم پێکرد ئەو سێ مەیدانی خەباتە، خەباتی چەکداری، خەباتی جەماوەری و خەباتی کرێکاری، ئەو سێ بوارە و تەلفیق و تێکەڵکێشانی ئەوانە لە کاتی خۆیدا زیندووە. و خاڵێکی تر بە باوەڕی من ئەوەیە کە جنبشی کوردستان زیندووبوونەکەی دەبێت لە تێکڵاوی هەم لەگەڵ جنبشایەکی ئازادی خوازانە کە لە منتەقەکەدا هەیە. مەسەلەن ڕۆژاوە یەکێ لەو بزوتنەوانەیە کە لەواقعدا دڕکی چاوی کۆنەپەرستانی منتەقەکەیە. دیفاعکردن لە ڕۆژاوە کە جنبشی خەڵکی کوردستانی ئێران کردیان یەکێ لە زیندووبوونەکانی ئەو جنبشەی نیشاندا. دژایەتیکردن لەگەڵ داعش، لەگەڵ سەلەفیگەری، لەگەڵ جەرەیانی بنیادگرای ئاینی لە ناوخۆی کوردستانە زیندووبوونی ئەو جنبشەمان پێنیشان دەدا. و هەروەها بە باوەڕی من یەکێکی تر لەو خاڵە گرنگانە ئەوەیە کە جنبشی کوردستان دەبێت لەگەڵ جنبشی سەرتاسەری نەبڕدرێ. زیندووبوونی ئەم جنبشە بە تێکڵاوی لەگەڵ بزوتنەوەهای سەرتاسەری، بزوتنەوەهای شۆڕەژگێڕانە، نەک حرەکەتایەکی کۆنەپەرستانەی بەناوی بزوتنەوەی سەوز و بزوتنەوەی ئیسلاح تەڵەبی حکوومەتی و ئەمانە هیچی نەتەنیا خێریان بۆ خەڵکی کوردستان نەبوو، بەڵکو دەق بە زەرەری تەواو دەبێت. بۆ یەکانێ من زیندووبوونی جنبشی کوردستان لەوانە و ئەو تێکەڵیە تەلفیقی ئەم جنبشە، هاوکاری لەگەڵ جنبشی سەرتاسەری و پشتیوانی ئەو جنبشە سەرتاسەریە، کرێکاران، ژنان، ئازادی خوازان و کۆمونیستەکانی ئێرانیش دێرە وەک وەزیفەیە، دەبێت بە وەزیفەی خۆیانی چاو لێ بکەن. ئەوەش بە باوەڕی منیشێتر لەو خاڵانەیە کە پێمان نیشان دەدات. و هەروەها وتم لە تەحەزوبیابی ئەو جامعەیەدا کە جامعەیەکی حیزبیە بە پێچەوانی زۆر یەک لە شوێنەکانی تری ئێران لێرە ئەحزاب ئیعتباریان هەیە. کەسێک حیزبێکی تری قبوڵە یا قبوڵ نییە خۆی دەزانێت، بەڵام هەیە ئەحزابی سیاسی هەن لێرەوە. جمهوری ئیسلامیش ئەو واقعیەتە دەزانێ. ئەمانە بە باوەڕی من زیندووبوونی ئەم جنبشەیە و دڵخۆشیشە بۆ بە سەرنجام گەیاندنی ئەم جنبشە. سپاس هاوڕێ حەسەن. من پرسیارێکم نەماوە بەسێ وەگەر گەوێتانە شتێ بە قسەکانتان ئەزافەکان فەرموو. منی سپاسدانەکەم. فقط دەمەوێت بڵێم لە توولی ئەم 43 ساڵەدا و بەتایبەت لە سەرەتای دەستپێکردنی جنبشی مەقاومەت لە شەڕی خوێناوی سنە لە بڕیاری جیهادی خومەینی بە دەیان و سەدان تێکۆشەر، ژن، پیا و دایک، باوک، خوشک، برا یا ئیعدام کران. ئەعدامەکانی شاری سنە ئەوە تەرمی ئەو عزیزانە هەیە لە سەحنەکانە، ئەعدامەکانی سەقز، پاوە، مەریوان. ئێمە چه ئازیزانێکمان لەدەستدا لە دڵی ئەم جنبشەدا، چ لە ڕێبەرانێکی گەورەمان لەدەستدا بۆی جەمهوری ئیسلامی بتوانێت خۆی تێدا پارێزێ. زیندووبوونی بەشێک لەم جنبشە لە زیندووبوونی ئەو گیانبەخت کردوانەمان و بنەماڵەکانیانە کە خۆڕاگرانە ڕاوەستان. درودیان بۆ نێرم، سەری ڕێز و نەوازش بۆ بنەماڵەکانیان دانوێنین. و هەروەها لەگەڵ هاوڕێیانی گیانبەخت کردومان، لەگەڵ ئەو عزیزانەی کە گیانی خۆشەویستیان لە پێناوی ئازادی و ڕێبازی سوسیالیستیدا لەدەستداوە، چ لە کوردستان چ لە شوێنەکانی دیکە، سەری ڕێز و نەوازشدا دەنەوێنین. و ئەوانە ئەو سەرمایە ئینسانیەن، ئەو سەرمایە بەهێزن، ئەو پشتیوانن کە ئەو گەنجانە بەیادی ئەوان و بەناوی ئەوانەوە عەکسەکانی کاک فواد و کاک سدیق و دکتۆر جەعفەر و کێوکێ لەسەر سینگیان هەڵدەواستن و دێنە ناو ڕیزەکانی کۆمەڵە. ئەوانە ئەو پێشتازی ئەگەر قسەی لە دەستکەوتەکرێ بەبێ قسەکردن لەوانیش ئەوە ممکن نییە. بەڵام تەبعاً خۆ ئێستا جێگای ئەوە نییە بۆی سەر و ڕێز و نەوازش بۆ ئەو عزیزانە، بۆ بنەماڵەکانیان و بۆ خۆڕاگری زیندانیانی سیاسی کار ئەو ڕۆکە لە شکنجەگاکانی جمهوری ئیسلامیدا شکنجە دەدرێن، بەڵام مەقاومەتن سەریان بەرزە، لە کێوەکانی کوردستان بەرزترە. سەری ڕێز و نەوازشی بۆ هەمووی ئەو عزیزانە دادەنەوێنین و هیوادارین دەستکەوتەکان و ئەزمونەکانمان و ئەو زەحمەتانی کە کێشاومانە بە نەتیجە بگات. زۆر سپاس هاوڕێ حەسەن.
زۆر سپاس بۆ هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداریکردنی لە بەرنامەی ئەمە بینەرە. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی مێژووی کۆمەڵە زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارین کە بەرنامەی هەفتەیەشتان بەدڵ ببێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت. تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.